16 ڕۆژ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان لە پارێزگای هەڵەبجا ڕاگەیەنرا. ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژنگە و مافەکانی ژنان و نووسینگەی مافی مرۆڤی شارەکە گردبوونەوەیەکیان ساز کرد و بەیاننامەیەکیان لەبارەی باشترکردنی ڕەوشی ژنان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە. ئەوەی کە جێگەی سەرنج و تێڕامانە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە کوردستان تا ئێستا نەیانتوانیوە بەپێی پێویست هیچ پرۆژەیەکیان لەم شارە هەبێت و جێگەدەستیان دیار بێت و ئیدی کاتی خۆیەتی لێرەوە گلەیەکانمان ئاراستە بکەین. بۆ جارێکی دیکە ئێمە داوا لە حکوومەتی خۆجێی هەڵەبجاکەین هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ کردنەوەی نووسینگەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان و دروستکردنی هەلی کار بۆ ژنانی سنوورەکە، چونکە ماوەی ساڵێکە بەڵێن بەکردنەوەی ئەم نووسینگەیە دراوە و نەکراوەتەوە. ئەوەی جێگەی دەستخۆشیە خۆشبەختانە لە چاو ئەو پارێزگاکانی ترا ڕێژەی ئامارەکان لە هەڵەبجا لە ئاستێکی نزمدایە، بەڵام ئەمساڵ بەراورد بە دەمانگی یەکەمی 2010 حاڵەتەکان لە هەڵەبجا زیادیان کردووە. بەڕاستی ئەوەش جێگەی نیگەرانیداخە، هیوادارین حکوومەت کاری جدی بکات لەسەر ئەوەی کە ئێمە هەمیشە بەرنامە کارمان بۆ ئەوەیە کە تونوتیژیەکان دابەزێنە. ساڵانە لە سنووری پارێزگای هەڵەبجا کەمترین حاڵەتەکانی توندوتیژی دژبەژنان تۆمار دەکرێن. وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجا ئامارەکانی دەماند یەم ساڵ بڵاو دەکاتەوە. وەک خۆی دەڵێت حاڵەتەکانی توندوتیژی دەدۆسیە لە ساڵی پار زیاتر بووە، بەڵام دۆسیەی ئاساین و حاڵەتی کوشتن ڕووی نەداوە. ماوەی ئەم دەمانگەدا 74 دۆسی لێکۆڵینەوە تۆمار کراوە و سێژن بە ڕووداوی جۆرا و جۆر گیانیان لەدەستدا و مردوون و دوو ژنیش بە ڕووداوی هاتشۆ گیانیان لێدەستداوە. ئەتوانم بڵێم پارێزگای هەڵەبجا لە ڕووی توندوتیژیکردن بەرامبەر بە ژن پارێزگایەکە تا بڵێ ڕێژەی تاوانی بەرامبەر بە ژن کەمە و پارێزگایەکە کە لە هەرێمی کوردستانە جیاواز لە شوێنەکانی تر بایەخی بە ژن داوە و ژن حکومڕان و کاربەدەستی پارێزگاکەن. بەڵام دۆسیەکان شتی ئاساین، یعنی ڕووداوی کوشتنی ژن و ئەوانە لە سنووری پارێزگاکە ئێمە تۆمار نەکراوە، تەنها دۆسی ئاساینەوە. هەڵەبجا تا ئێستا نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنانی تێدا نەکراوەتەوە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئەوە سەلمێنەری ئەوەیە خەڵکی ناوچەکە زیاتر پابەندی ئاینی پیرۆزی ئیسلامن و خواناسن. هەڵەبجە شاری زانایان و ئیماندارانە کە پێغەمبەر سەڵ فەرمێ چاکترین کەستان لای من ئەو کەسەتانە کە بۆ خێزانەکەی خۆی چاکە. بەڵام بەداخەوەی تر کۆمەڵی خەڵک بە ناوی دیموکراتی و بە ناوی نازانم چی و چی و چی و چی و چاواشەکاری ئافرەتان و ژنانەکەن و بگرە لە باتی ئەوەی هێوریان کەنەوە ئاندن بە گژی پیاوەکانیانە. ساڵانە لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان لە هەرێمی کوردستان هەڵمەتی 16 ڕۆژۆشیاری و سیمینار و کۆڕی ڕۆشنبیری بەڕێوە دەچن بۆ زیاتر وەشارکردنەوەی توێژەکانی کۆمەڵگە و کەمکردنەوەی حاڵەتەکانی توندوتیژی کە دژ بە ئافرەتان و ژنان ئەنجام دەدرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجا.